تا چەند هاوکاری جوتیاران کراوە؟ هاوکاری جوتیاران کرابێ ئەمن تا ئێستا وە قسەی تۆ دێکە هەر نەمبیستووە نییە بەڵکو بە حەقسەوە عەسارمان لە سەدادراوە گومرگمان خراوە سەرێ بوو. جوتیارێکی دەڤەری ڕاپەڕینە و دەڵێت لەبری ئەوەی پشتگیری جوتیاران بکرێت و بەرهەمەکانیان بە بازار بکرێت دژایەتی دەکرێن و لە بەرامبەردا بایەخ بە بەرهەمی دەرەکی دەدرێت. بەشێک لە جوتیاران بەهۆی ساغ نەبوونەوەی بەرهەمەکانیان و پاڵپشتی نەکردنیان لەلایەن حکوومەتەوە نیگەرانی دەڕەبڕن. ئەم ترێ هێشوەکەی مەمچی لە بەنانی کەم 2 کیلۆ دەبێت لە ئەوروپا پاشتیوانیە بەڵام سکتەری جوتیار یان کشت و کاڵ لە نەود مهمترە لە دنیادا چونکو نەود بەسەر دەچێت نەود نامێن بەڵام نەک ئیتیمانی پێنەدا پشتیوانی لەکراوی بەڵکو ئاسانی لەسەداری بە حەقسەوە بەداخەوە پێم سەیرە وەزیری کشت و کاڵ دەتوانێت جودەت دەکە بێتە ناو خەڵک بێتە ناو جوتیاران چت پێ بۆ خەڵک چی پێ بە یەخشتم پێ بڵێ نەوتێ گازی هەرزان کردووە بنزینی هەرزان کردووە چیمیایی هەرزان کردووە 3 بەرامبەرە لە چاو شوێنەکە 5 بەرامبەرە لە چاو شوێنەکانی کە 2 کۆمپانیای ماڵی ئەولایی و ماڵی ئەولای حکومت نییە 2 کۆمپانیا لەسەر خوێنی منوتۆیە بە حەقسەوە ئەوەی ئەو حکومەتە بە میلەتی دەکە کەس نێکردووە هیچ دوژمنێک نێکردووە بۆیە من پێم باشە حکومت بەخۆی دابەستەوە نێن مقابلەی خەڵکی بکەن کە کۆیلەیە بەرامبەریان. ئێمە زۆرمان گوت زۆرمان هاوار کردووە و زۆر مراجعاتمان کردووە بەس هەتاکو ئێستا هەر قسەیە و هیچی تر هەردێ دەڵێ بەسەر چاو ئەڵێنی چاکمان پێ دەدەن و هیچمان بۆ ناکەن. ئێمە دەتوانین منافەسەی هەموو وڵاتەکان بکەین لە هەربوومی خۆماڵی ئەگەر بێت و حکومەت یەک تۆس هاوکاریمان بکات. لە بەرامبەردا وەزیری کشت و کاڵی هەرێم کە لە یەکەمین فیستیڤاڵی بەرهەمە ناوخۆیەکان لە دەڤەری ڕاپەڕین ئامادە بوو قسەی لەسەر کێشەی ساغنەبوونەوەی بەرهەمی جوتیاران کرد و وتی بە هەموو شێوەیەک پاڵپشتی جوتیاران دەکەین. ئەو بەرهەمانەی کە لە سەردەستی جوتیارە خۆماڵیەکانی خۆمان بەرهەم هێنراون لە پشدەرەوە بگرە تاوەکو هەموو حەوزی بیتوێن تەواو دەکا کە بە خۆشحاڵیەوە دەکرێت بڵێم ئێستا پرسیارم کرد پێیان ڕاگەیاندم کە نزیکەی 54 بۆ 55 جوتیاری نمونەی زۆر باش کە خاوەنی بەرهەمی خۆیەتی بەشداری تێدا کردووە. ئومێد دەکەم بۆ ساڵانی داهاتوو ئەم ڕێژەیە بەرزتر بێتەوە. ئێمە ژۆک وەزارەتی کشت و کاڵ هەموو پاڵپشتێکیان دەکەین. یەکەمین فیستیڤاڵی بەرهەمی ناوخۆیی لە دەڤەری ڕاپەڕین کرایەوە تیایدا زیاتر لە 50 جوتیار بە بەرهەمی جۆراوجۆر بەشداری فیستیڤاڵەکەیان کرد. بەشێک لە جوتیاران دەڵێن کردنەوەی پیشانگا گرنگە بەڵام لەوە گرنگتر ئەوەیە بایەخ بە بەرهەمی ناوخۆیی بدرێت و پاڵپشتی جوتیارانی ناوخۆ بکرێت لە پێناو بوژاردنەوەی کەرتی کشت و کاڵ. لە دەڤەری ڕاپەڕینەوە ڕێناس ئەرسەلان کەناڵی پەیام.